داماوی ڕژیم لە ئاسپەرەسەندنی شەپۆلی ناڕەزایەتیەکانی خەڵک. بەرپرسانی کۆماری ئیسلامی لە ئاس شەپۆلی مانگرتن، کۆبوونەوە و ناڕەزایەتی خەباتکارانەی جەماوەردا تووشی داماوی و سەرلێشێواوی هاتووە. خامنەیی ئەو کەسانە بە گاڵتەگرتووەکە دەری دەخەن ڕژیمەکەی گەیشتووەتە لێواری هەڵدێر، بەڵام یەکێک لەو دیاردانەی کە سەلمێنەری ئەم ڕاستیان ناوشیاری و بێئاگایی بەرپرس و کاربەدەستە سەرەکیەکانی ڕژیمەکەیەتی. کۆماری ئیسلامی بە یارمەتی ئیمپەریالیستەکان و لە سەرشانی بورژوازی ئێران و لە سەرووی هەمووانەوە بازاڕیەکان بەدەسەڵات گەیشت. بەڵام ئەمڕۆکە هەر ئەم بازاڕیانە لە دژی ڕژیم ڕاپەڕیون. ناڕەزایەتی بازاڕیان و کاسبکاران لە دژی یاسای نوێی ماڵیاتی و چوونە سەرەوەی ماڵیاتی پیشەگەران و گرانی و هەڵاوسانێکی لە ڕاددەبەدەری کە توانایی کڕینی خەڵکی کەم کردوێتەوە و نوقمی کۆمەڵە قەیرانی ئابووری کردووە درێژەی هەیە. مانگرتنی بازاڕیان و کاسبکاران لە شوێنە جۆراوجۆرەکانی تاران ئاوێتەیەکیش بووە لەگەڵ کۆبوونەوە گەلێکی ناڕەزایەتی. بۆ نمونە لە شەقامی ملەت مەئمورانی ڕژیم هێرشیان کردوتە سەر مانگرتوان و ژمارەیەکیان ناچار کردووە دووکانەکانیان بکەنەوە. لە کاردانەوەدا بەشێکی بەرچاوی دیکە لە خەڵک بە مانگرتنەکانەوە پەیوەست بوون و دەرگای دووکانەکانیان داخستووە. بازاڕیان و کاسبکاران لە شارەکانی وەک تاران، ئیسفەهان، لەنجان، یەزد، کوچەنار، نورابات، مەمەسەنی، خۆڕاماباد و ئیسلامابادی غەرب لە ئارادایە. بەپێی ئەو وێنانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراونەتەوە، مانگرتنی کاسبکاران لە شاری تاران لە زوێر شوێن لەوانە لە ئکباتان لەگەڵ ناڕەزایەتیەکی جەماوەری سەر بە چین و توێژە جۆراوجۆرەکان هاوکات بووە. بەڵام ئەو هێزە سەرەکیەی کە پێشڕەوی کۆمەڵانی خەڵکی بێزار لە کۆماری ئیسلامی و خوازیارانی ڕووخانی ئەم ڕژیمەن بریتین لە کرێکاران، معەلیمان و خانەنشینکراوان. تەنیا لە حەوتوی ڕابردوودا کرێکارانی پەیمانی نەوت، کارگای خەمیرمایی ناغان، شرکەتی تولیپێرس، سەنایعی بەستەبەندی ئەلبۆرس، کرێکارانی شارەداری شایندەش، کارخانەی داروگەری تاران، جەهادی کشاوەرزی و کرێکارانی شارەداری یاسوج لە مەیدانی ململانێ و ڕوبەڕووبوونەوە لەگەڵ خاوەنکار و هێزەکانی حراسەتی و پۆلیسی پارێزەری خاوەن سەرمایەکاندا بوون. سەرجەمی ئەو کرێکارانە خوازیاری چوونە سەرەوەی حەقدەستەکانن. ئەوان لە هەمبەر حەقدەستەوە دواکەوتووەکان و زیادبوونی تەنیا دە لە سەدی حقوقەکانیان ناڕازین. کرێکارانی ناڕازی داوا دەکەن کە لانی کەمی حەقدەستەکانیان بەپێی هەڵاوسان و ئاستی گوزەرانیان دیاری بکرێ. کرێکارانی پەیمانی و پرۆژەی نەوت ڕێکەوتی سی جۆزدەردانی 1400 لا یەکەمین بەیانیەدا کە لە دەوری نوێی خەبات و ناڕەزایەتیەکاندا بڵاویان کردەوە، وتیان کە لانی کەمی حەقدەستی کرێکاران نابێت لە 12 ملیۆن تمەن کەمتر بێت. ئەم داواکاریە لە ئێستادا بە لە بەرچاوگرتنی ئەوەی کە ئامارەکانی خودی ڕژیم باس لە هەڵاوسانی 50% دەکەن و هەڵاوسان لە بواری خۆراک و کرێی ماڵدا تا ئاستی 100% و بگرە زیاتریش بەرز بۆتەوە، پێویستە پێداچوونەوەی پێدا بکرێ. یەکێک لە خێراترین داواکاریە ئابوووریەکانی کرێکارانی پەیمانی نەوت هاوکات لەگەڵ چوونە سەرەوەی حەقدەستەکان بریتیە لە هەڵوەشاندنەوەی شرکەتە پەیمانکاریەکان، گۆڕینی گرێبەستەکانیان بۆ ڕاستەوخۆ و دایمی و هەروەها 20 ڕۆژ کار و 10 ڕۆژ پشوو لە مانگێکدایە. لە ناو داواکاریە هەنووکەیەکاندا ئاڵوگۆڕ لە بارودۆخی نەگونجاوی خۆراک و شوێنی خەوتنی غەیرە بێهداشتی و هەروەها پەیداویستیەکانی ژیان و گوزەرانیان بەرچاو دەکەوێت. بەڵام کرێکاران داواکاری سیاسیشیان هەیە. شۆڕای سازماندەیی ناڕەزایەتی کرێکارانی پەیمانی نەوت لە چەندین ڕاگەیاندنی یەک لە دوای یەک و بە تایبەت لە دوایین بەیاننامەکەیاندا خوازیاری ئازادی زیندانیانی سیاسی و لەوانە خاتوو سیسێل کۆهلێر و هاوسەرەکەی ژاکپاری، ڕەزا شەهابی، حەسەن سەعیدی، ئانیشا سەدوڵایی، ڕێحانە ئەنساری نژات، کەیوان موحتەدی، ڕەسوڵ بوداقی، جەعفەر ئیبراهیمی، ئەسکەندەر لوتفی، شەعبان موحەممەدی، محەممەد حەبیبی و موحسین عومرانی و کەسانی تر بوون. کۆبوونەوە و ناڕەزایەتیەکانی معەلیمانی خەباتکار و خانەنشینکراوانی ناڕازی هەروە بەردەوامە. دوا بەدوای بانگەشەی لە پێشدا ڕاگەیاندراوی شوڕای هاو ئاهەنگی ڕێکخراوە سنفیەکانی فەرهەنگیانی ئێران
سەرلەبەیانی ڕۆژی پێنجشەممە 26 جۆزەردان معلمان لە شارە جۆراوجۆرەکان لە بەردەم بینای ئیدارەی گشتی ئامۆزش و پەروەرشدا کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. معلمانی ناڕازی تاران لە بەردەم مەجلسی ڕەژیم و لە فەزایەکی بە تەواوەتی ئەمنیەتیدا کۆبوونەوە. لە شارەکانی کوردستانیش لەوانە شاری مەریوان، سناس، سەقز و کامیاران شوێنی بەڕێوەچوونی ناڕەزایەتیەکان لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە گەماڕۆدرا بوو. ئەم ناڕەزایەتیانە لە پتر لە 30 شار لە ئارادایە. شایانی باسە لەم ساڵانەی دواییدا معلمانی ئێران چەندین جار لە دژی بەکردەوە دەرنەهاتنی گەڵاڵەی هاوسانسازی لە خوارەوەبوونی حەقدەست و بارودۆخی خراپی ئابووری و هەلومەرجی دامەزراندنی معلمان ڕژاونەتە سەر شەقامەکان، بەڵام تا ئێستا نەیانتوانیوە بە داواکاریەکانی خۆیان بگەن. خانەنشینکراوانی دابینکردنی کۆمەڵایەتی لە شارە جۆراوجۆرەکان و لەوانە شوش، شوشتەر، درود، ئەهواز، کرماشان و هەروەها ئوستانەکانی گیلان و زەنجان ڕۆژی پێنجشەممە 26 جۆزەردان بۆ چەندمین جاری بەردەوام کۆبوونەوەی ناڕەزایەتیان بەڕێوە برد. کۆبوونەوەی خانەنشینکراوان لە دژی بەکردەوە دەرنەهاتنی پەسەندکراوەیەکی شۆڕای باڵای کاری ڕژیم سەبارەت بە حەقدەستەکان و بڕیاری دەوڵەت لە بابەت زیادکردنی دەلەسەدی حەقدەستەکان لە نزیکەی 10 ڕۆژ لەمەبەرەوە دەستی پێکردووە. ناڕازیان داوا لە دەوڵەت دەکەن کە تا بەر لە کۆتایی مانگی جۆزەردان ئەو پەسەندکراوەیە هەڵبۆشێنێتەوە و حەقدەستەکان بە شێوەیەکی ڕێژەی زیاد بکات. ئەمە ڕاستیەکی حاشا هەڵنەگرە کە کۆماری ئیسلامی جگەل لە سەرکوت و تونند و تیژی هیچ وەڵامێکی بۆ داواکاریەکانی خەڵک نییە. ئەم بابەتە لە پەنای ئابووریەکی مافیایی و ڕوو لە داڕمان لە دەستانی ڕەوایەتی و هەرچی لاواستربوونی پێگەی کۆمەڵایەتی و هیتر ڕژیمی گەیاندوەتە لێواری هەڵدێر و پەرەسەندنی خەباتی ئابووری و سیاسی کرێکاران و کۆمەڵانی خەڵک یەکێکە لە نیشانەکانی ئەم هەلومەرجە مەترسیداری ڕژیم.